من گفتوگۆی زیاتر دەکەم لەسەرم بابەتە. بەڕێز ئیقبال دوورە چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە مۆسکۆ لەگەڵ منە. بەڕێز ئیقبالم کاتت باش، زۆر سپاس میوانی کوردستان 24یانی ئەمە بابەتێکە قسەی زۆری لەسەر دەکرێت. زیلینسکی دەڵێت هەر کات چەکی نوێ درابێ بە ئۆکرانیا ئێمە هەستمان بەوە کردووە کە لە کۆتایی ئەم جەنگە نزیک دەبینەوە. پێتان وایە کە فڕۆکەی F-16 ئەگەر بدرێتە دەستی ئۆکرانیا ئیدی ئەم جەنگە یەکلایی دەبێتەوە؟ Şimdi bu en son F-16'larla فڕۆکەی F-16 ئێستا بۆتە ڕۆژۆف بە بۆچوونی من ئەمە زیاتر تەنیا هەوڵێکی میدیاییە بۆ چونکە لە ڕووی هەواڵیەوە ئەم پرسە زیاتر گرنگی خۆی هێواتە بابەتێکی تەنیا هەواڵیە. ئێستا باز لەوە دەدرێت کە 19 فڕۆکە بدرێت 20 بدرێت یاخود چ بدرێت، ئەمە هیچ لە بارودۆخەکە ناگۆڕێت چونکە رووسیا زیاتر لە 480 فڕۆکەی شەڕکەڕی هەیە. بۆیە هەوڵەکانی ئۆکرانیا بۆ ئەوەی بتوانێت ئاسمانی خۆی بپارێزێت ئەمە شتێکی مەحاڵە و ناتوانێت بەرامبەر رووسیا بکات. لە هەمان کاتدا سەرجەم هاوکاریەکان بۆ ئۆکرانیا بۆتە هۆی ئەوەی کە شەڕەکە زیاتر درێژ بکرێتەوە. واتە هاوکاریەکی زۆر هەیە بۆ ئۆکرانیا، بەڵام ئەمە تەنیا بۆتە هۆی درێژکردنەوە، واتە نەبووتە هۆی گۆڕانی قەدەری چارەنووسی شەڕەکە، چونکە ژماری فڕۆکەکانی دەستی رووسیا زیاترە و هەروەها سیستەمی بەرگری ئاسمانی رووسیا دەتوانێت فڕۆکەی F-16 دیاری بکات و دەستنیشانیان بکات. بۆیە ئەمە هەموو هۆکارن بۆ ئەوەی کە جەنگەکە درێژ بکات و چارەنووسی شەڕەکەش هەروەک خۆی نامێت. کە هاوکاریەکانی ڕۆژاوا بۆ ئۆکرانیاوای کردووە کە ینی جەنگەکە درێژ بکرێتەوە و درێژ ببێتەوە، بەڵام خۆتان دەزانن ئۆکرانیا لە بەرامبەر یەکێک لە زلهێزەکانی جیهان دەجەنگێویش رووسایە. ینی دەکرێت وڵاتانی ئەوروپا و ڕۆژاوایی چی بکەن لە جێی ئەوەی کە هاوکاری سەربازی و لۆجستی بۆ ئۆکرانیا پێشکەش بکەن؟ ینی هیچ چارەیەکی دیکە هەیە جگە لەمە؟ بەڵێ بێگومان ئەمە تەنیا هەوڵی بەلاڕێدانە، واتە جەنگێکە بۆ ئەوەی وڵاتی بەرامبەر ماندوو بکرێت و بەلاوە بنرێت. هەر بۆیە دەیانەوێت وڵاتانی ڕۆژاوە لە ڕووی سەربازی و ئابووریەوە دەیانوێت پەچی رووسیا بخەن. لەلایەکی دیکەش هەمان پەخستنیش بۆ ڕۆژئاواش هەیە، بۆ ئۆکرانیاش هەیە، واتە ئەم پەخستنی یەکترە لە بەرامبەر یەکتردا دەبێت. ئەو چەکانی کەوا تا ئێستا دەدرێت خۆتان دەزانن ماوەیەک بەر لە ئێستا بۆمبی هێشوویاندا بوو، ئێستاش هەوڵ دەدەن فڕۆکەی F-16 بدەن. ئەگەر بێت و وڵاتی بەرامبەرت هەمان چەکی نەبێ بێگومان کاریگەری دەبێت، بەڵام رووسیا خاوەن ئەم جۆرە چەکانەیە هەموو ئەم هەوڵانە بووەتە هۆی ئەوەی کە جەنگەکە درێژ بخایێنێت. خۆتان دەزانن بەر لە ئێستا بۆمبی هێشووی ببووە هەواڵەکی زۆر گەورە، لە کاتێکدا رووسیاش خۆ هەر بۆمبی هێشووی هەیە. فڕۆکەی F-16 ئێستا بووەتە بابەتێکی ڕۆژە بوو. لە هەمان کاتدا رووسیا خۆی خاوەنی فڕۆکەی میکە. ئەم جەنگە بە شێوەیەکی گشتی هەوڵی پەک پێدانی دوو وڵاتە بۆ ئەوەی یەکتر لاواز بکەن. دوو وڵاتە لە هەمان کاتدا ئەمەش بۆ ڕۆژاواش کاریگەری هەیە. لە هەمان کاتیشدا ڕۆژاواش ڕوبەڕووی ماندووبوونێکی زۆر بۆتەوە بەهۆی ئەو هەموو هاوکاریانەی کەوا دەدرێت. هەروەها وەستانی ڕێکەوتنامەی دانەوێڵەش ئەمەش بۆتە هۆی کێشەیەکی گەورە بۆ وڵاتانی دیکە. بۆیە ئەم هاوکاریانش هەر بەم شێوەیە و لەڕووی هەواڵیەوە. بەڵێ ئەم هاوکاریانە کە وڵاتانی ڕۆژاوە پێشکەشی ئۆکرانیایی دەکەن، پێتان وایە بۆ ئەوەیە کە نانەوێت جەنگەکە کۆتایی بێت یا بۆ ئەوەیە کە نانەوێت ئۆکرانیا تێک بشکێ؟ بەڵێ بێگومان ئەوان دەیانەوێت ئۆکرانیا بباتەوە و براوەی جەنگەکە بێت، چونکە دۆڕاندنی ئۆکرانیا بە مانای دۆڕاندنی ڕۆژئاوا دێت.
لەلایەکی دیکەشەوە لە ڕووی سەربازیەوە هەموو وڵاتانی ڕۆژاوا دەزانن کە ناتوانن ڕوبەڕووی رووسیا ببنەوە و ناتوانن سەرکەوتوو بن. ئەوەی دەکرێت تەنانەت درێژکردنەوەی جەنگەکەیە و پەکخستنی رووسایە. ئامانجی سەرەکی هەر ئەمەیە کە وڵاتانی ڕۆژاوا ناتوانن لە ڕووی سەربازیەوە بەسەر رووسیا سەرکەون و هەوڵی ئەوە دەدەن رووسیا ماندوو بکەن و پەکی پێ بخەن. بێگومان ئەمەش مانای ئەوە نییە کە ئەم شەڕە تا هەتایی بەردەوام بێت. ڕۆژاواش دەیەوێت بە زووترین کات جەنگەکە بوەستێت. زۆر سپاس دەکەم بەڕێز ئیقبال جۆرە شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە مۆسکۆ لەگەڵم بووی. دەستخۆش.